لا هەرچوەکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا لە چوارچەوەی هاوپەیمانی نیشتیمانی سووریا بوو بەڵام شایەوە هەنگاوەکەی ئەنەکەسە پێگومان دوای کۆمەڵێک پێشهاتی دیاریکراو دێن لە سووریا و لە ڕۆژاڤای کوردستان لە دوای گۆڕانکاریەکانی سووریا کەوتن ڕژێمی ئەسەد هاتنی ئیدارەی نوێ و سەردانی ئەحمەد شەرع بۆ تورکیا و دان پێدانانی با بڵێین ئەنەکەسە بە ئەحمەد شەرع دواتر بە دڵنیاییەوە ئەم هەنگاوەی ئەنەکەسە هات هەنگاوەکە درەنگە یان نا بۆچی ئەم هەنگاوە نراوە لەلایەن ئەنەکەسەوە و لەمە دووار ڕویان لە چی ڕویان لە کۆ ئەبێ هەنگاوەکانی داهاتویان بە دڵنیاییەوە چی ئەبن ئەمانە هەمووی پرسیاری گرنگن ئیتر لەمە دوانەکەسە ڕوئایی دیاریکراوی خۆی بۆ پرس کورد لە سووریا لە ڕۆژاڤای کوردستان بۆ پرۆسە سیاسیەکەی کە لە سووریا دەستی پێکردووە و هێشتان هیچ دوای دیار نییە چییە بێ وەکوانە لە شاندێکی دیاریکراویان دروست کردووە بۆ گفتگۆ ئەم شاندە پاکێجێکی دیاریکرا و یەکخاڵی دیاریکرا و هەن لەسەری ڕێکەوتە بن وانە کەسە وەکو خاڵی گفتگۆ پاکێجی بۆ پێشکەشی لایەنەکانی سووریای بکا بە تایبەت دیمەشق ئەمە پرسێکی دیاریکراوە بێ لەگەڵ ئەندامێکی ئەنەکەسەیە گفتگوی لەسەرەکەم ئەوەی دیکە با بڵێن تایبەتە بە باکووری کوردستان و تورکیا پرۆسەی گفتگۆکە دەستی پێکردووە هەمووان چاویان لەوەیە کە 15 مانگ یان دوای 15 مانگ بەڕە زۆرجالان لە ئیمرالیەوە پەیامێکی هەمووی هەڵێن گرنگ با بڵێن پێشکەش بکە لە ئیمرالیەوە پەیامێکی دیاریکراو بێتە دەرێ ئەوەی با بڵێن لە چوارچێوەی پرۆسەیە گوزەرێ بەگشتی چاوەکان لەسەر ئەوەن یان ئێمە وەکو کورد ناوی ئەنەین پرۆسەی جۆرێک لە چارەسەری و گشتگیر ئەیبینی پرسەکە بەڵام بەردەوام لە دوانەکانی بەرپرسانی دەوڵەتی تورکیا بە تایبەت ئەوانەی ئاک پارتی و مەهەپە هاوپەیمانی کۆمار ئەوان چاویان لێکشتی دیاریکراوە ئەویش دانانی چەکی پەکەکەی ئەمڕۆ وەزیری ناوخۆی تورکیا زۆر بەڕوونی وتی هی پەیامەکەی بەڕێز و جەلانە بڵاو جەلان هیچی بۆ دەوڵەتی تورکیا پێ نییە هیچی بۆ دەوڵەتی تورکیا تیانە تەنها پەیامێکە بێ بۆ پەکەکە ئەگەر وایە ڕاستیەکەی کورد بۆچی دەم پارتی بۆچی بۆی مەشغوڵ کردووە شاندە نێرێ بۆ ئیمرالی و ئەگەر پرۆسەکە ئەوەندە گشتگیر نییە و تەنها پەکەکە نێوەندی گفتوگۆکانە و پەیامەکان تەنها لەبارەی ئەوەن بەڕاستی ئەمە قسەی زۆرە لەگرێ بۆ ئەمیش میوانێکی دیاریکراوم هەیە بۆ ئەمیان بۆ پرسی باکووری کوردستان و تورکیاوە پرۆسەی گفتگۆکان مەسعود فیلان سەر و ڕۆژنامەنووس بەڕێزیان لە کۆپنهاگنی دانیمارکەوە لەگەڵمان بۆ پرسەکەی تایبەت بە ڕۆژاڤای کوردستان و سووریاش بەڕێز ڕەشاد سلێمان ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنەکەسە بەڕێزیان لە هەولێرەوە میوان من هەڤاڵ مەسعود زیلان بەڕێز ڕەشاد سلێمان سڵاوتان لێبێ وادارم هەردوو لا زۆر باش بن بەخێر بێن بۆ زووم هەڤاڵ مەسعود تۆ دەرفەتم بەبا لەگەڵ هەڤاڵ ڕەشاد هەندێک گفتوگۆ بکەم تایبەت بە پرسی ڕۆژاڤای کوردستان و دیارە دەنگ لای من ئێوارەتەم باش دەنگ لای من زۆر کەس بە حاڵ دگێتە هاوڕێیان بۆی چارەسەر بکەن جا من ئەچمە لای بەڕێز ڕەشاد بۆ ئەوەی گفتوگۆکە دەست پێ بکەم ئێستا باش بوو پێم خۆشە بەڕێز ڕەشاد سڵاوت لێبێ وادارم باش بی بۆچی ئێوە وەکو ئەنەکەسە لە ئێستەیە لوتفت هەیە لە ئەنجومەنی با بڵێن لە هاوپەیمانی نیشتیمانی سووری کشانەوە بەێ زۆر سپاس بۆتە و بۆ میوانێتە بۆ تەماشەوانێ کانالێ زۆم نیوز مەڕاستی ئێمە وەک ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا خودان دیرۆکەک و ڕۆلەکە تاریخی کەبنن ینی تەمەنێکی دوور و درێژ هەیە
لا قوناغي بري لصالي بينجي وحوت تانوكا لقوناغي دوا برخدانو كارو خبات بو ما في ملتي كرد ملتي خور روجاواي كردستان كردوا قوناغي دوام لا دواي لا دستبيكي سالي 2011 لا با دستبيكا شورشا ملتي سوريا بتواوتي وكرد ملتي كرد لسوريا بتايبتي لا بازداي آذاري 2011 قوناغي دوام براسي قوناغكي هستيار بو ام درباسي ائتلافك نشتماني اوبوزيونا سوريا نشتماني سوريا بون بشروط مرجي ما كرد بو مافو ودوزا كردي براسي اف چند سال چون نزيكي 14 سال درباسي دبي ام شافنيري روخاندنا رژیما دکتاتوری خوین مجی بس با سروکاتیا بشار الأسد تا تاريخ 8 ديسمبر 2024 ما قلت دسبيك يعني وقتي ام درباسي ائتلافي بون وهيزا نشتماني سوريا بون بمرجو شروط بلقى بو ما في كردي ما سوريا بتمامتي بن وثيقيك بنا وثيقيك باتفاق مع ائتلاف سوريا ركر او وثيقه جي شازده بندا برز رشاد او مێژوویەکە ڕوونە چۆنە و چۆن نییە بەڵام بۆچی ئێوە ئێستا بڕیارەیەن لەم تەوقیتە لەم کاتەیە بڕیارێن بکشێن و لاو پەیمانی بله خوا دخوازم زلال بکم بۆچێ ئەم ینی چاوەگی هات نەvê قۆناغا بەیانامە دوین دەرکەتی لە هەفتێ وێمانگێدا بەڕاستی بلكي يعني وك مصطلحك عربي ام دلين انسحاب بعربي انسحاب او خو انسحاب يعني بر ائتلاف بتمامتي بتواتي ائتلاف نامينه ائتلاف هو جهات استي داوي برخداني خو باشي رخاندني نظامي بشار الاسد فام يعني لمقابلي ام بيجن دماهيكا في كاري هات او كاري ما باتفاق وتفاهم وبريكوتن بفان هزي ائتلاف ركرين اجتماعي سوريا ايروب تواوتي امو او تبتن دماهيكا كاري خو انا متكفن صحك النود صحك نوش كاري سياسي هندري سوريا ده بري يعني كليتا اساسي رخاندنا نظام بو ائتلاف بو رخاندنا نظام هبو هيئه تنسيقي بو رخاندنا نظام هو نظام برز رشاد براستي من لەگەڵ تێگەیشتیان نیم وەکو ڕۆژنامە نووسێکە پێ بەپێی ڕووداوەکان لە سووریا من با بڵێن چاودێریم کردووە ئەم قسێ پێ ناچێ منطقی بێ ئائتلافەکە بۆ ڕووخاندنی ڕژێمی سووریا بێ ئائتلافێک کاری بۆ نووسینەوەی دەستور کرد بێ کۆبوونەوەکانی ئەستانە هەندێکی ڕاستیەکەی وە کۆبوونەوەکانی دیکەش هەرچ کۆبوونێکی سیاسی لە بینی تورکیا ئێران رووسیا هەبوو بێ هەوڵ دراوە یعنی نوێنەرەکانی یان تێگەیشتنی سیاسی ئائتلافی نیشتیمانی سووری لەو کۆبوونەوەیە هەبن کڕۆکی مەسەلەکەشم باس کرد نووسینەوەی دەستور بۆەوە نەبوو بەشار ئەسەد بخرێ بۆ قۆناغی دوای ڕووخانی بەشار ئەسەد بوو راسه بس او يعني ايه ما وقتي ام الهيئات دستوري دي جابون هيئات ام جردون هيئات تفاوضي دستوري ام بناوي كرد لوي هيئه دبون لوي دستاي دبون ام ناوي ناوي ملتي كرد ام دوي دستوري دبون بو بيك انينا ما في ملتي كرد لدستوري او يعني هدف سركه بو ما هدفك تشسباندنا ما في مي دستور سوريا نودا راسه امرو نظام وقتي اسقاط برخاوه نما انا دستور نما نا انا متشنق هناك كانوا
الجور مادة 22 قراري الأمم المتحدة أو يعني كاركي درجهكي نويا لكاري السياسي ولكاري علاقات ودانوس تندني بقوة هزين اجتماعي سوريا رونا جا من ديما ولاد راستيك بزانم لو چەند ساڵی لە ئیتلافا بوون شتێکی دیاریکراو هەیە بچڕی بێتان بۆ کوردووە لەمە دوا بتوانن کاری لەسەر بکەن بەڕێز مەسعود زیلان دووبارە سڵاوت لێبێت تۆش بە خێربەی بۆ زووم دەچینە باکووری کوردستان و تورکیا ڕاستیەکەی گفتوگویەک لە ئارادایە دووجار شان چوون بۆ ئیمرالی بۆ لای بەڕێز ئۆجەلان کورد بە شێوازێکی دیاریکرا و بە تێگەیشتێکی دیاریکرا و قسە لە سەرم پرۆسی گفتوگویاکە و دەوڵەت قسێکی دیکەی هەیە هەر بەڕاستیەوەی کە تۆی گوێت لێبێ لە لێدوانەکانی دەوڵەت بەرپرسانی تورکیا بە تایبەت ئاکپارتی و مەهەپە قسەی خێری تایە بۆ ئاشتی سلااوان لێبێ ئێوارێت و میوانەکەت و گشت بینەرەکانی زۆم تV باش من لە بیدایەتە حەزکم دەرفەتێکی زۆر بچووکم بدێ لێرەوە دەستخۆشی خۆم بنێرم بۆ مامۆستە و کارمەندەکانی کە ئێستا لە مانگرتنان ئەوانەیە کە ئێستا لە خێمەی شکووە مانگ دەگرن شتێکی زۆر سەیرە من چەند ڕۆژێکە تقریبان لەسەرەوە بەڕاستی خەریکە مرۆڤ تێک بچە چونکە لە بیرمە لە کاتێ کارەساتەکەی حەلەبجە لە 86 ئێمە 8 کوردی باکوور لێرە لە وڵاتی دانیمارک لەبەردەم پارلەمانی دانیمارک دەستمان بە مانگرتن کرد هەفتەیەک بسەرە چوو کەس بە دەنگمانەوە نەهات ئەوەی ئێمە دەمانویست ئەو کاتە لە بیدایەتە ئەوە بوو حکومەتی دانیمارک دەوڵەتی دانیمارک بێتەوە سەرخەت و دەنگی هەبێ لە بەرەمبەر ئەو کارەسەتە کە لە بەرەمبەر ملەتی کورد کرا لە حەلەبجە بەڵام کاتێ دوایە هەفتەیەک دەنگیان نەبوو ئێمە ئامانجەکەمان گۆڕی و وتمان ئێستا ئێمە ئیتر گرەب ناکن ئێمە دەمێنن تا مردن مەرجەکەیشمان ئەوە دەبێت حکومەتی دانیمارک ئەتراف بە پێناسای کورد بە بوونێ کورد بە هەبوونێ کورد بکە لە سێزدەمین ڕۆژدا پارلەمانی دانیمارک کۆبوویەوە یاسای دەرکرد قراری دەرکرد ماف و هەموو مافێکی ملەتی کورد لە دانیمارک هاوتا کرا لەگەڵ هەموو ملەتێکی تر کە لە دانیمارکە دژین من ئێستا کاتی بیر دیکەمەوە 12مین ڕۆژە سێزدە مامۆستا و کارمەندی بەڕێز لە بەری هەموو کارمەند و مامۆستایەکی کوردستانەوە مانگ دەگرنەوە بەڵام بداخەوە کەس تا ئێستا بەهانایانەوە نەچوو ئەمە شەرمەزاریەکی زۆر گەورە لێرە دەمەوێت ئەوەش ڕابگەێنم ئەگەر بێت و ئەم مانگرتنە بەردەوام بێت لە سلێمانی با حکومەتی هەرێمی کوردستان دڵنیا بە ئێمە کوردانی ئەوروپایش لە بەردەم حکومەت و پارلەمانی وڵاتانی ئەوروپا دەست بە مانگرتنیکن ئەوە غادرێکی گەورە لەیان دەکرێت داوای هیچ ناکن جگە لە مافێ ڕەوای خۆیان نەبێت ئەمە سەبارەت بە ئەو بۆە لێرەوە دەستخۆشی یان لێ دکم و سلااو و گەرمترین سلااو و ڕێزی خۆم و کوردەکانی ئەوروپا بۆیان دنیارم ئینشەڵا هەر سەرکەوتو بن سەبارەت بە پرسیارەکەت ناخێر ئەمڕۆ هەر ئەمڕۆ لە دیاربەکر مزارەیەکە بوو ئەلاساس بۆ پشتیوانی بۆ ئەم کە ئێستا تا ئێستایش کەس نازانێت چ ناوەکی لێبێنە بەڕاستی ئەوە لە خۆمانەوە ئێمە دەبێن پرۆسەی چارەسەری و ئەوەنە بەڵام ئەمە وشەیەک نییە لەسەر زارێ حکومەت و بەرپرسە دەوڵەتان و یاخود کەسانی کە ئێستا لە ناو پرۆسەکەیان تەنانەت ئەو وەفدایش کە هاتوچۆی ئیمرالی دیکە ناوی لێ ناینە پرۆسەی چارەسەری و ئەوەنە بەڕاستی ئەمە پرۆسایەکی زۆر سێرە نمونای ئەم پرۆسەی ئاوە لە دنیا نەبینراوە خۆ ئەمە یەکەم جار نییە پرۆسەیەکی ئاشتی نێوان دوولایەنێ شارکەردا پێک بێت لە دنیا بدەهان نمونای ئەمە هەیە بەڵام شتێکی سێرە ئێستا چەند ڕۆژێکە دەوڵەت باهچەلی سەرۆکی مەهەپە پارتە نژاد پەرستەکەی تورک کە ئەو بوو ئەم پرۆسەیە دەستی پێکرد لە 1 ئۆکتۆبری ساڵی ڕابردوو دواتر لە 22 هەمان مانگ داوا لە حکومەت کرد ڕێگای ئۆجەلان بکرێتەوە ئۆجەلان بێتەوە بۆ پارلەمان و قسە بکە و بانگ لە پەکەکە بکە چەک داینە لە کوردەکان بکە چەک داینین و بەڵام لە بەرەمبەر چ تا ئێستا چەندین جار پرسیاریان لێکراوە هیچ وەڵامێکی نییە حکومەت خۆی بەرپرسانی ناتوانم بڵێن حکومەتیش چونکە ڕاستە مەهەپە بەشێکە لە دەسەڵاتی تورکیا
بەڵام دەولەت باچەلی هیچ پۆستێک و پلەیەکی فەرمی لەناو حکومەتە نیەتی. دەولەت باچەلی سەرۆکی پارتێکی نژاد پەرستە، بەڵام ئەردۆگان بێت وەزیرەکان بن تا ئێستا هیچ کەسێک بە یەک ویشەیەک باسی نەکردووە ناوەڕۆکە ئەم پرۆسەیە چییە، مەبەستیان چییە، یەک ویشە نەبێ، ئەویش تورکیایەکی بێ تێرۆر. ئەوەی باچەلی و ئەو دەوروبەرانە تا ئێستا وتبیان ئەمایە کە دەبێ عەبدوڵڵا ئۆجالان بانگ لە پەکەکە بکە، لە کوردان بکە، چەک داینن خۆیان ڕاداستی تورکیا بکەن، هیچی تر باشە لە بەرەمبەریا کورد مافی چی هەیە ئەمە 5 ساڵ قوربانیە بۆ چ دەدا کەس باسی ناکرد. بەڕێز مەسعود زیلان، ئەمانە هەمووی پرسیارن ڕاستیەکەی، ئەوەی کە لای تۆش پرسیارە، لای هەموو کوردێک کە خەریکی یان چاودێری ئەم پرۆسەیەکە بە دڵنیایی و پرسیاری گەورەن، بەڵام بۆچی دەمپارتی با بڵێن بە گەرمی بە تەواوەتی چۆتە ناو پرۆسەکەوە؟ ئەو شتێک ئەزانێ ئێمە نەیزانین، چونکە ڕاستیەکەی قسەیەک هەیە بەوەی کە ناکرێ هەموو شتەکان لە ئێستاوە بوترێن بۆی پرۆسەکە بە باشی بەڕێوە بچێ و گوایە دەستی دیکە نەتوانێت پرۆسەکە تێک بە. اینجا من نازانم ئەمە وەکو بیان و بۆیان بێنمەوە یان چی، بەڵام دەمپارتی شتێکە زانێ ئێمە نەیزانین، ئیمرالی شتێکە زانێ ئێمە نەیزانین، ئەوانەی دیکە دەوڵەت خۆی شتێکی پێیە هێشتا نەیوتبێ. من تەسەور دکم ئەگەر لە دەست دەولەتە شتێک هەبایە کە ئێمەمانم بزانن و شتێک بۆیە جێ دڵخۆشی بۆیە بۆ ملەتی کورد، بۆ ئەو هەموو خەباتە، بۆ ئەو هەموو بە سەد حەزارەهان قوربانی و کورد تا ئێستا داواتی دیارە حتەم باسی دکرا دەیگوت ئەوە لە دوای ئەم چارەسەریە ڕۆژگارێکی ئاوا چاوەڕێتانە، بەڵام تا ئێستا ئەوە نییە. یەک دوو ئەگەر تا دیقات بدی تەماشا بکە هەر ئەوڕۆ جارێکی تر کۆمەلایەک ڕۆژەمەنووس دەستگیر کران و قایم بە بەردەوامە زولم و زولمکاری لە بەرامبەر کورد بەردەوامە، ئەو زمان و ویشە زبرەیانە کە بەکار دەهێنن بۆ کورد و بۆ یعنی کورد تقریبا یەکسان کرایە بە ویشەی تێرۆریست. ئەو زمانە تا ئێستا بەردەوامە لەسەر زارێ هەموو ڕایەدار و بەرپرسێکی حکومەت و دەولەت. تا ئێستا یەک نمونەیەکی نییە من بکەم بە نمونە بڵێم ئا لە دوای دەستپێکردنی ئەم پرۆسەیە کە ئێمە نازان چییە و ناویژی لێبێنن ئەم شتە جوانە ڕوویدا، ئەم با بڵێن نمونەیە هەیە، هیچ نییە. بەعکسەوە هەموو شتێک بەردەوامە. بۆیە ئەمە پرۆسەیەکە لە نێوان خودی عەبدوڵڵا ئۆجالان و دەولەتە. لێرەدا شتێک دەمێ ئاماژە بە شتێکی تریش بکەم، ئەوەش زۆر سێرە لە لای خەڵک جێ گومانە، جێ پرسیارە. بۆ نمونە لە چارەسەری جارێ پێشودا لە ساڵی 2012 و 13 و 14 ئەوەنە ئەو وەفدانە کاتە هاتوچۆی ئیمرالیان دەکرد، یان پەیامێکی ئۆجالانیان دێنە بە نووسراوی یان ڕسمێکی ئۆجالانیان بڵاو دەکردنەوە. ئێستا ئەم جارە نە ڕسمی ئۆجالان هەیە، نە پەیامێکی نووسراوی هەیە، وەردەکە دێ دوو کەسن، نە کوردن نە پەیوەندیان بە کوردەوە هەیە. ئەمەە بۆیە سەبارەت بە پرسیارەکەی تۆزێک پێش ئێستاترت ئایا کورد کاکە کورد وەکو من بیری دکەتەوە. بۆیە باسی ئەو مزارای دیاربەکرم کرد ئەوڕۆ جاران ئەو شوێنە کە من چاک شارەزام مەدانی ئیستاسیۆن لە شارێ دیاربەکر هەر جارێک تا ئێستا مزاهرەیەک بوو بێت لەوێ کێمتر نەبووە لە 100,000 150,000 200,000 کەس. بەڵام ئەوە ئەمڕۆ کە علاسات بۆ پێشوازیکردنە لە پرۆسەیەکی نوێ و علاسات بازەکە باشتەوەنا بە هەر حال دەوروبەرە 5,000 کوردێکیان توانی کۆ بکنەوە. بۆیە من ئاگام نێتی ئەوەی من دەبینم ئەوەی من دەبیزم. جاوەڵات بەڕێز مەسعود من دواتر پرسیارت لێکم وا دیارە گومانت هەیە و سەرباری گومانەکان دەمپارتی خەریکی کۆبوونەوەی جەماوەری و کۆمەڵێک پرسی دیکەیە. من پرسیارمە بێ بۆچی، بەڵام با بچمەوە لای بەڕێز ڕەشاد. بەڕێز ڕەشاد خۆشت ئاماژت پێ ڕاستیەکەی من ئەمیز بیکەم بە پرسیار، بەڵام خۆشت وتت کە ئێتلافی نیشتیمانی سووری هیچ ڕۆڵێکی نەما تەواو لە کۆنگرەکەی دیمەشق کە ئەحمەدە شەرع خۆی تێدا کرد بە سەرۆک. ئیتر هەموو ئەو گروپانە ئەو لایەنانەی کە
وەلیدی با بڵێن لە دایک بووی شۆڕش بوون هەڵوەشانەوە تەواو وەکو خۆیانەڵێن پێویستێکیان نەما ئێوە ژەر ئاواتان وت ئەگەر وایە بەڕاستی بۆ ناوی بنین کشانەوە ئەمە یەک دوو نەدەبوو پێشتر ئێوە هەنگاوێکی لەو شێوەیە بنێن یعنی زۆر پرسی دیکە هەبوو پێویستی یەکرد ئەنە کەسە هەنگاوی کشانەوە لە هاوپەیمانی نیشتیمانی سووری بنێ بەڵام ئەم کارەی نەکرد. بەڵێ ینی بەڕاستی کێشانی ئەنجومەنی کوردی کێشان بە واتای خۆ کێشان نەتیجە و ئەنجامی کێشەیەکەیە مشکلەکەیە بەڕاستی ئەو مشکلە نییە لەناو ئەنجومەنی کوردی وەک پێکهاتی کورد لە ئەتیلافدا ئەو مشکلە نییە هەتان بێژن بووە ئینسیحاب یانژی کێشان بەڕاستی ئەمڕۆ ئەنجومەنی نیشتیمانی کورد بە تەواوی ئەتیلاف و پێکهاتیانی سیاسی بەگشتی لەو ئەو بازنانی بچووک زۆر بچووک و تەنگ بوون ئیرۆ تێنە بازنی نیشتیمانی سووریا بە تەواوەتی ئەو بووە گۆڕەپانی سیاسی فعلی بۆ پرۆسەی سیاسی بۆ تەواوی پێکهاتیانی نیشتیمانی سووریا ملەتی سووریا. باش بەڕێز ڕەشاد ئێمە ینی وەک ئەنجومەنی کورد ئێمە وەک ئەنجومەنی کورد ینی پرسەکما هەیە پرسەک هەیە مە چی دکرد لە تەواوی مان ساڵی بوریدا نوکە ئەمزانمە چی دکرد ینی مە اعترافەکستن لەناو قوەی نیشتیمانی سووریا بتەواوەتی لە گۆڕەپانی خۆجیهی لە گۆڕەپانی ئیقلیمی لە گۆڕەپانی دەولی اعترافك وجارە کەمینە لە دیرۆکی سووریا اعترافك بەهەبوون و ناو و ناسنامەی ملەتی کورد لە سووریا تێتەکردن ئەمە یەک ئادووە نوکا ئەم دخوازن بەڕاستی vê اعترافê derbas bikine destûreke Sûrî nû be navê milletê Kurd وڵا بەڕێز ڕەشاد با دوو پرسیار گیری ڕوونە با دوو پرسیار دەنگ زۆر دەنگ لاوازە بە هەوڕێیان بۆی چاکەن با من دوو پرسیار بکەم وتیان لە گوێی کەوتۆتە خوارە خستێتەوە گوێی چاک بووە یەکەم پرۆژە هەبوو هەوڵ هەبوو بۆ نووسینەوەی دەستور و گفتوگۆش لەو بارەیەوە هەبوو کۆنگرە کرا هیچی دیاری کرا و شوێن کراوەتەوە بۆ مافی کورد لەو دەستورەی کە ئەنووسرایەوە و ئیتیلافی نیشتیمانی سووری کە ئێوە بەشێک بوونتیایە ڕۆڵی سەرەکی هەبوو لە نووسینەوەکە هیچ شتێکی دیاریکراو هەیە کە ئێوە توانی بێتان جێگیری بکەن بۆ کورد ئەمە یەک دوو باسی ئێعترافەکەی باسی دانپێدانانەکەی با بڵێن بە کووردا لە دیمەشق کۆنگرەیەکی دیاریکراو کرا و ئەحمەد شەرع کرا بە سەرۆک گروپەکانی هەندێک گروپی سەر بە ئیتلافی با بڵێن باڵە سەربازیەکەی ئیتلافی نیشتیمانی سووری کە سوپای بە ناو نیشتیمانی سووریە بەشدار بوون لەو کۆنگرەیە هیچ نەبێ ناوی عەرەبی پاشگری عەرەبی لە کۆماری سووری نەکرایەوە هێشتان کۆماری عەرەبی سووریە جمهوری عەرەبی سووریە ئەمە چ با بڵێن دانپێدانانێکە بە مافی کورد و پێکهاتەکانی دیکەیە ڕاستە ئەمە ینی کاتێکی زووە نە وەختێ خودەیە نە وەختێ پێکعانینە مەساراتێ نە جنێفێ و نەژی 22 قەرارە 22 بریارە 22 ئەمە مەراحلن نوکە حکوومەتێکی موقتە ئەv انتقال و گۆڕینی چێ بوو وەک حکوومەتی انتقالی نەتەواوە ینی نە بەرازیبوونی تەواوی ملەتی سووریایە لێ ئەم وەک کورد ینی پیوانێمە وەک کورد ئەم اعترافێ پێ بکن لە بەرژەوەندی مەدایە ئانم اعترافێ نەکرد بەڕاستی
بەس تازەوە چیتر پرسیارێک نییە بەڕێز ڕەشاد اعتراف پێکردن ئەنە کەسە چونکە ئەترافتان پێکرد تەواو خۆسەری دیموکراتی با بڵێن تێبینی هەبوو مەسەدە بەڵام ئێوە ئەنە کەسە دانتان پێدانا بە سەرۆکاتیەکەی شەرع سەرباری ئەوەی شتێک لە ئارایە پێڵەن گفتوگۆی کوردی ئەوە ینی ئێمە مەگوت ینی لە دەستپێکێدا مەگوت ئێمە ینی دەستکەفتی ئێمە هەنە دەستکەفتی ئێمە هەنە ینی شتەڕبین نمونە لە وەتیقەی لە ناوبەری مە و ئەتیلافدا بەندی یەکەم الاعتراف بعربي نووسین وها هاتیە الاعتراف بناسنامەی نەتەوی کورد لە سووریا ملەتی کورد لە سووریا اعتراف بحقوق ومافی ملەتی کورد لە سووریا اعتراف بکێشەی کورد پرسگرێکە کورد لە سووریا کێشەیەکی نیشتیمانی بامتیازە ئەمە اعترافێکی دەولیە اعترافێکی اقلیمیە زۆر بە کورتی با بچمۆلای بەڕێز زیلان کە ئەم اعترافە دوای هەڵوەشانەوەی ئێتلافی نیشتیمانی ئەم اعترافە هەر ئەمێنێ بووە بە وەرەقەیەک لە داهاتوە ببێ بەشداری دانوستانە سیاسیەکانی پێ بکرێ یان نا بە کورتی بەڕاستی ئەم بە هێوین ینی بهێویدارن ببێ پشتێک و بنگەهەک و ببێ ئەزمونەکە ژمارن باش ڕوونای دێمە وەلات هەڤاڵ مەسعود زیلان هەندێک گومانت هەیە ڕاستیەکەی هەم لەبارەی ئەوەی کە نەوێنەیەکی ئۆجەلان پەیامی نووسراو هەیە تەنها وتە دوو کەسە چن بۆ ئیمرالی تەنانەت کورد نین تەنانەت باسی کۆبوونەوە جەماوەریەکانی دەمپارتیشت کرد ئەو چەند ڕۆژێکە خەریکەوە ئەمڕۆ گەورەترینیان بوو لە ئامەد بۆچی ئەم گومانە تۆ ڕاستیەکەی بۆ مردکەرەوە چونکە ئەگەر وا بێ ئەنی ئێمە تەنها گومانەکانمان لەوە بوو بۆچی دەوڵەت شتێکی دیاریکراو لەبارەی پرۆسەیەکی گشتگیرتر تەنها دانانی چەک لەلایەن پەکەکەوە نا پرۆسەیەکی گشتگیرتر لەبارەی ئاشتی ناوەنەی جۆرێک لە چارەسەری ناوەنەی بەڵام ئێستا نە ئێستا بازنەی گومانەکە یان بازنەی تێبینیەکانەگرێک گەورەتر بکرێەوە خودی دەم پارتیش بگرێتەوە بە کۆبوونەوە جەماوەرەکانی شێوە من ڕاستە لە دانیمارک دژیم بەڵام من ڕۆژانە پەیوەندیەکی زۆر ئەوکم هەیە بەهێزم هەیە هەر لەبەرەوەشە تو ئێستا قسە بۆ ئێماکەی بەڕێز مەسعود زیلان لەگەڵ هەموو شار و شارۆشکەیەکی کوردستانە بە تایبەتی باکوور من نووسەرم ڕۆژنامە نووسم ئەم مەوزوعە لە نزیکەوە یانە ئاگام لێەتی سەبەبەکە ئەوە تا ئێستا من ئەو پرسیارە ئاراستای تو بینەرەکانی خۆشەویستی زوم تیڤیکم وەکووتم ئەگەر هات و بچووکترین شتێکی خێری تێیا بووە ئەم پرۆسەیە بۆ کورد تۆ بڵێ تا ئێستا ئەو دڵخۆشیە ڕانەگەیاندرا بوو حتمما بەڵام دیارە هیچ تێ نییە بۆ کورد و کەسیش باسی هیچ ناکە دەولەت لایەنە دەولەت بەڕاشکەوانە دەڵێ ئەمە پرۆسەیەکی ئاشتی و فلان و ئەو نییەیانێ ئێمە تورکیایەکی بێ تێرۆرمان دەوێ دەمانەوێ تێرۆریستان چەک داینین و هیچ ئەوەکی تریان نییە ئەگەر نا بە چەکەکانیانەوە ژێر ئاختکن بن ئاختکن حەبویان دیکوژن ئەمە لەلایەکی تر من پێم وە ئەم پرۆسە ئەمە لە بیدایەتە وتمە وابزان هەر لە کەناڵەکەی ئێوەش دەوتمە ئەم پرۆسە هەر لە بیدایەتە وتمە پەیوەندیەکی دوور و نزیکی بە کێشەی کورد و پرسێ کورد و چارەسەری پرسێ کورد لە باکوورەوە نییە ئەمە زیاتر وەکو پێداویستیەکی دەولەتە تورکیا بۆ ئەوەی چۆن ڕێگری لە دەستکەوتەکانی ڕۆژەوەی کوردستان بە دەرەجەی یەک بگرە ئەم پرۆسە بۆ ئەوە ئایا دەتوانن بەڕێ عەبدوڵڵا ئۆجەلەنەوە بە جۆرێک لە جۆرەکان قەنەعات بە پەیەدە و هێزەکانی سووریای دەموکرات و بە کوردەکانی ڕۆژەوە بکەن کە وەکو ئەنە کەسە لەگەڵ تورکیا ڕێک بن بچنەوە بەرەی تورکیا ئێستا لە سووریا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بەڵام بە تایبەت لە سووریا چەند جەبهەیەکێنن یەکێکیان تورکیا کە تورکیا سەرکێشیەکە لەگەڵ هەموو تێرۆریستەکانی دنیاەوە حتەشە تا ئێستاش تێرۆریستە و ئەلقایدا لە ناویدا هەیە و ئەلنوسرا و هەموو ئەو گروپانە دەیانەبێت بە هەمان شێوە دەنگێک کورد نەهێلن چونکە
کورد لەگەل ئەوروپیەکانە لەگەل ئەمریکیەکانە لەگەل فەرانسیە لەگەل ئالمانی و ئیتالیا هاوپەیمانە ئەوەی تورکیا و ئەوەی تورکیا دەیەوێت بە ڕێگای عەبدوڵە جەلان کۆتایی پێبێنە ئەم پەیوەندیە کە وڵاتانی دنیا ئەوروپا و ئەمریکاوەنە لەگەل ڕۆژەوای هەیە بۆیە زیاتر تاکیدیان لەسەر ئەوە باشە بەڕێز مەسعود ئەگەر وابێ وڵاتە ڕۆژەوایەکان ئەگەر وابێ ئەم خۆشببینی دەم پارتی بۆچی بەڕاستی ینی هەم بۆ باکووری کوردستان هەم بۆ ئێمەمانانیش لە پارچەکانی دیکەی کوردستان بەڵێ منیش ویستم ئەوات پێ بڵێم کاکاتە تەماشا ئەوەی ڕەنگە لە باشوور و لە پارچەکانی تری کوردستانە زۆر وازەح نەبێت وەکەوەی چۆن لە لای ئێمە لە ناو کوردەکانی باکوورە وازەها ئەمە ئێستا لە سەرکردایەتی دەم پارتیە یەک کوردێک نییە سیاسەتمەدارێکی کورد نییە کوردایەتی بکە و سیاست بۆ کورد بکە و سیاسەتی کوردی دەمەوێت ئێوە ئەمە لە باشوور چاک بزاندرێت لەواتەی سەلاحەدین دەمەرتاش و عوسمان بایدەمر کە ئاخرین کورد بوون لە سەرۆکایەتی دەم پارتیە کە لابران لەو وەختەوە هەموو سیاست و سەرۆکاتی و بەڕێوەبەرەتی دەم پارتی کەوتوتە دەستی چەند تورکێک چەند عەرەبێک کە خۆیان بچەپ بە عەلەساس دۆستی کورد لە قەلەم بدن کە من وا نازانم تەبان بەڵام تو تەماشاکە ئەحمەد تورک پیاوێکی بتەمەن و لەواتێ هەیە پێناسایی کوردی ناسەوە و لە هەموو دنیا و لە تورکیا و لە هەموو شوێنێک ئەو پیاوە تەنانەت وەختێکی زۆر کورد پێشەوەی ئەم پرۆزایە دەستی پێ بکە بە تۆمەتی تێرۆر لابرا لە پۆستەکەی وەکو شارەداری ماردی بەڵام لە دوای پرۆسەکە کە دەستی پێکرد ئێستاش لە پۆستەکەی نییە بەڵام کردیان بە ئەندامی شاندەکە ئێستا ئەو شاندە کە دووبارە دەچێتەوە بۆ ئیمرالی ئەحمەد تورکیان لەگەڵا نییە باشە ئەمە هیچ نالێ بە ئێوە ئەمە هیچ ناڵی تا ئێستا تو ئەگەر لەگەل کووردە دەیەوێت کێشەکەت چارەسەر بکی کێشەکە لەگەل کووردە و دەتەوێت لەگەل کووردە چارەسەر بەڕێز زیلان ئەوە بێ پرسیاری خودی بەڕێزۆ جەلان خۆی بێ خۆی وتی ئەحمەد تورک بخەنە نێو شاندەکەوە و وایە ئەو ئەبێ خۆی بڵێ بۆچی ئەحمەد تورک نایە بۆ لای من داخر بۆیە دلێم هەموو قسەیەک ئێمە لێرە بیکن هیچ واتایەکی نییە چونکە بەڕاستی چونکە هەیە ئیدعای ئەوەش دیکە دلێ کی دلێ ئۆجەلان ماوە ئێستا وردە خەڵق زۆر خەڵق هەیە ئێستا قەنەعەتی چونکە ماوایەک پێش ئێستا هەر بەرازای خۆی عومەر ئۆجەلان خۆی ڕایگەیان لەسەر حەسەبی سۆسیال مێدیا تویتر و ئێستا ئیکسە ناوی ڕایگەیان وتی ما من مردووە دواتر دوای چەند ئەوەک تویتەکە لای برد بەڵام ئەمە ئێستا خەڵق تازە بیری لێ دەکەتەوە دلێ کی دلێ ماوە ئەو پیاوە بەس دوای ئەوە بینی خۆی وایە ئەو دلی بینیویێتە ئەمان دڵێن بینیومانە بەڵام ئێمە نازانن کەس ئاگای لێ نییە باش وڵات دێمە وڵات پرسی ڕۆژاوای کوردستانیشم بەلاوە گرنگە بەڕێز مەسعود زیلان لەگەڵی وایە باسی بکەم مادەم خەمی دەوڵەتی تورکیا زیاتر ڕۆژاوای کوردستانە بەڕێز ڕەشاد دێمەوە لای تۆ بەڕێز محەممەد ئیسماعیل سەرۆکی ئەنەکەسە ماوەی پێشوو کۆنگرەتان کرد بوو بە سەرۆک ئەو شەش مانگ بە دڵنیایی و ئێوە سەرۆک با بڵێن هەڵەبژێرن ئەڵێ شاندمان دروست کردووە بۆ گفتوگۆ لەگەڵ دیمەشق قەرار نەبوو شاندێکی کوردی دروست بکرێ و بەیەکەوە بچنە دیمەشق لەو نێوەندەیە گفتوگۆ لەگەڵ با بڵێن پێیەنەکەیە لەگەڵ برادرانی دیکەی ڕۆژاوای کوردستان لە ئارادانیە لەگەڵ جەنەڕال مەزلوم لە ئارادانیە بۆ ئەوی شاندێکی کوردی دروست بێ لەسەر پاکێجێکی دیاریکراوی کوردی ئینجا بچنە شام بچنە دیمەشق بله هەر ینی بێگومان ینی کێشانە ئەو ناوێمە گوت کێشانە ئەنجومەنە مەژێتیلافێ مەبەست جێ یەک ئەڤ ئازادیا بڕیارە خوان بستینن گۆڕەپانە خۆی وڵای بەڕێز ڕەشاد خوایەک لایمان کەرەوە کشانەوە بوو لە ئێتلافیان ئەوە بوو ئێتلاف تەواو لە چوارچەوەی کۆنگرەکەی دیمەشق بڕیار درا هەموو ئەوانەی لە دایکبووی شۆڕشن ینی بەڕاستی تۆ هەردووچیت پێ و توم کامیانە ئەزێت نەبێ بەێ بۆ ئیمکانیەتی ئازادیە بریاری ئەمکارە بن بستین ئەطرافی خۆی کوردی کوردی مەیسوور یاە پەیەنەکەر پەیە دەر
يعني ام مجالك مناخك اوكي شخور آماده بكن ام قارب انت برياره كردي بكن بمشاركه يا ضغط يا اطرافي دل سرما بن بري مشاركه برز رشاد ام قفتو كردي كردي دومان لمو بيش دروز بوا يعني بو او كاد نكشانو بو چی دوای کنگرەکەی دیمەشق کەوتیان هەموو پێکاتانەی لە دایکبووی شۆڕشن ئەبێ هەڵوەشێنەوە اینجا ئێواڵێن ئێمە لای ئیتلافی نیشتیمانی سووری ئێکشاوینەتەوە بۆ دوو مانگ لەمەوە پێش کە گفتوگۆی کوردی کوردی دەست پێکا ئێوە وەکو نیازپاکی ناکشێنەوە بۆچی کە هێزەکانی سوپای بەناو نیشتیمانی سووری کە باڵی سەربازی هاوپەیمانی نیشتیمانی سووریە هێرشەکەنە سەر ڕۆژاوای کوردستانی ئێوە وەکو نیازپاکیەک وەکو کوردایەتیەک بۆ ناکشێنەوە لە ئیتلافی نیشتیمانی بەڵام دوای کۆنگرەکە دیمەشق کشێنەوە ئەڵێن بۆی ئازاد بین لە بڕیاری سیاسی مامۆستا هەر تشتێک وەختێکی خۆ هەیە سیاست بە یەک دەفعێ و بە یەک گاوێ و بە یەک هەنگاوی نایەتە بدەستکەفتن یانی بەڕاستی سیاست خطوایە هەنگاوە ئێمە ینی کاری مەی ئەنجومەنامە پێویستیمە بە ئاعتراف هەیە بە میلەتێمە پێویستیمە بە یەکێتی کورد هەیە یەک ڕێزی کورد لە سووریا هەیە پێویستیمە بە پشتگیری هێزی کوردستانی تەواوی هەر چارپەرچی کوردستانی هەیە ئەمە ئەمڕۆ ئەم پێویستی وان داخوازانە بەڕاستی یعنی هەروێ ئەمێ بگهێنە گفتوگۆیەکێ تەمامی و تەواوی هێزی کوردیرە نەممکنە شاندەکی ئەنجومەنی تەنێ لە حاڵی خۆ بسەری خۆ بچیە شامی ئەم اعترافت کن ئەم بتخوازن کۆنگرێکی نیشتیمانی چێ ببێ و کۆنگرێ نیشتیمانی بە تەواوی پێکهاتیە نیشتیمانی سووریانە ئەو دێمە سەری وتی دێمە کشاوینەتەوە بۆی بڕیاری سیاسی خۆمان ئازادانە بین ئێستا من پرسیارێکم لا دروست بوو ئێوە لە تورکیا دوورکەوتونەتەوە وەکو ئەنە کەسە یان ئیتلافی نیشتیمانی سووری کە خۆبەخۆ هەڵوەشاوەتەوە و لە دیمەشق موبایعی با بڵێن ئەحمەد شەرعی کردووە لە تورکیا دوورکەوتوتەوە ئەگەر وا بێت تۆ بڵێ ئازادی بڕیاردان وەکو وایە ئێوە لە ناو ئیتلافان نەتانتوانی بێ زۆر ئازادی بڕیاردانتان هەبێ بۆ یەکشاونەتەوە ئازادی بڕیاردانی ئێوە لە تورکیا دوورکەوتوتەوە یان ئیتلافی نیشتیمانی سووری کە ئێستا لە شامە بله يعني إما براستي وقت مشترك السياسة هذه أم هر مجالي وهر قنالي وهر خطي أم السرد سكن دراستكن وأم تقييمتكن وشروبتكن علاقات إيرو روشة سوريا روشة قال لك يا آلوزا حالتك يعني يارجهك دولي إقليمي خوجهي ئەم ڕەوشەکە ئالۆزە زۆر ئالۆزە اینجا ئەو جوابی پرسیارەکەی من نییە ئێستا ئێوە کە کشاونەتەوە بەرزڕەشان ئێوە لە تورکیا دوورەکەونەوە یا ئیتلافی نیشتیمانی دەستی خۆبەر نەدن بەێ ئەو من جوابی و پرسیارەمەوێ ئێوە لە تورکیا دوورەکەونەوە یان ئیتلافی نیشتیمانی کە ئێستا لە شامە لە تەنیشت شەرعەوە دانیشتوون يعني ائتلاف لە تەنیشتی شەرعەوە ئەی سەرکردە سەربازیەکانی لە دیمەشق نەبوون ئەوانەی سوپای نیشتیمانی ئەبوو عەمشەیە ئەوانەی دیکەن لە تەنیشت شەرعەوە بوون و موبایعی بە ئەحمەد شەرعیان کرد ئەم يعني ضرورەتی حالەتی ئەمڕۆ وا دخوازێت ضرورەتی حالەتی تەرتیبە وەضعی سووریا ئیدارە سووری ئەمڕۆ کێشە نەساڵح و نەبەرژەوەندیە في مرحلين سوريا دبيكادني يعني إسرائيل مطلعة تركيا مطلعة أمريكا مطلعة دول عربية وخليج السعودية مطلعة تف ما نزان أجر فصائلنا لتنشتيد تنشتيد شرعا إما كيشانية كيشاما أمر سوريا برلكويا سوريا چندين زيكو ولمساري قرار دولي لمعاهدات يعني ما قال لك هي ما هنا جاء أوي بلا إما وجرينجا دسكفتي ما هنا زورنا بو أو دسكوتانا هفال رشاد قفت قوي كردي لأرادا بو جيشتن بچي براستي أو دو مانجا إيوا قفت قوي كان لنا خوتانا للرجافاي كردستان
دیمەشق شام تحریری هەیئەی تحریری شام کە ئێستا لە دەمە دەرچ و خەری و بڵێ داعش ئەو ئیشەکانی خۆیەکە حکوومەت دانێ وەزیر دانێ خۆی کردووە بە سەرۆک ئێمەش لە ڕۆژاوای کوردستان هەر خەریکی گفتوگۆی کوردی کوردین و نەگەیشتوین بە هیچی وە بله والله يعني بنا ما براسي تقييمه ما زور زحمته ام بيجن دع شرع يعني ناس نماياوي تشيا تفدز امش امريكا بيتر نزانن امش تركيا بيتر نزانن حالة فرزت كي ايرو انينا وك حلك وسطي وك حلك ناوندي برز رشاد الله نايزانين الله نايزانين بلان براستي من اوكي بون شتيك ناكم نايزانم يعني ايوا پیرۆزبایی سەرۆکایەتیتان لێ کردووە ئەی چۆن نایزانن من چۆن ئۆکەی بۆ شتێکەکەم نەزانم چییە ممکنە مامۆستا ممکنە ئەمریکا پیرۆزیە لێ بکرد و فەرەنسا پیرۆزی لێ ئەوروپا تەواوی خۆوەت یەکیتی ئەوروپا پیرۆزی لێ بکرد و سعود ئەم کورد پیرۆزیە نەکن نە ئەوان پیرۆزباییان لێ بەرژەوەندیامە سعودیە و قەتەر و تورکیا پیرۆزباییان لێ کردو ئەوانەی تریش مامەڵەی لەگەڵاکەن نەک پیرۆزبایی بەڵام ئێوە پیرۆزباییتان لێ کرد بەرحاڵ گفتوگۆی کوردی گەیشت بەچی بەڕاستی بۆ منیش و بۆ مامۆستا مەسعود زیلانیش گرنگە ئەمڕۆ ئەڵمانیا پیرۆز لێ کردووە باشە ئەمڕۆ ئەی گفتوگۆی کوردی بەلێ بەلێ گرفتی هەیە بەڕێز مامۆستا مەسعود زیلان دێمە لای تۆ زۆر باسی سووریامان کرد ئەوەی کە تورکیا ئەیەوێ دانانی چەک لەلایەن پەکەکەوە و بەشێکی باشیشی پەیوەندی بە دۆخی ڕۆژاوای کوردستانەوە هەیە بۆ ئەوەیە کە کورد هەسەدە خۆسەر ئەوانەی دیکە ئەنە کەسەش بە دڵنیایی نەگەنە شتێکی دیاریکرا و مافێکی دیاریکراو لە سووریا بەڕاستی ئەو پەیامە لە ئۆجەلانەوە دەرەچێ بەتەنیا دانانی چەک یان لە تەنیشت کۆمەڵێک پرسی دیکەوە دانرێت ڕۆژنامە نووسێکی زۆر بە ئەزمون و بە تەمەن ناوی چ ئستربول ئشکک ئێستا ناوەکەم بزەبێتشەنیە گرنگ ناوەڕۆکەکە دو ڕۆژ پێش ئێستا نووسی بووی وتبووی ئەو معلوماتانە کە ئێستا لێرەدا دنووسم ئەمە ماوەیەکە دەمەکە بەدەستم گەیشتون لە سەرچاوی حکومەتەوە بەڵام ڕاستیەکە من تا ئێستا قەنعەتم پێ نەدەهێنا یاخود هیچ هۆکارێکم نەدی بۆ ئەوەی بلاویکمەوە ئێستا دنووسمەوە درۆژ پێش ئێستا دەلێ یەکێک لە داواکاریەکانی ئۆجەلان یاخود داواکاری ئۆجەلان لە حکومەت ئەوە وتێتی وا لێ نەکن کە هەموو کوردێک منی بخاین لە قەڵەم بدەن ئەمە ئەو قسەیە کە ئەو ئشکوکە نووسەتی دەلێت چونکە لە نەتیجەیە هیچی وان نییە کە ئۆجەلان داوا کردبێت کە ئەمە بۆ کورد بێت بووە ئەوی ژووتێتی کاکە ئێوە وا لەیەکن تەنانەت ڕێکخراوەکەی خۆشم پەکەکە ئەویش یانێ منی بە خاین لە قەڵەم بدە چونکە هیچی تیان نییە تا من بڵێم ئەمە باشە بۆ کورد کاکە کورد و کرمانجی ئەوەی کاکڕەشاد لەگەڵ ڕێزمە نەنبەرەوەی من بەبەسمە لەگەڵ کاکڕەشەدە مناقشەیەکی دەست پێ بکەم بەڵام ئەوەی ئەو نەیویست وەلامت بدە با من دەمەوەی وەلامت بدن ئەوەی تورکیا لەم پرۆسەیە دەیەوێت لە پەکەکە لە ئۆجەلان دەیەوێت ڕێک ئەوە بۆ ئەوەی کوردانی ڕۆژەوە بە دەرەجەی یەک پێدە و هەسەدە و ئەوەنە لە باشووریش کوردەکانی زیاتر ئەوەنەی منطقەی سلێمانی هەمویان ڕێک وەکو ئەنە کەسە لێبێن یانێ بێکێشە بن بۆ تورکیا هەر کاتێک تورکیا ویستی لەگەڵیان نابێ هەر کاتێک تورکیا پێویستی پێیان نەما هیچ فۆنکسیۆنێکی نامینە و هیچی نامینە ئەگینا ئەوەی کاکڕەشاد نایویست وەلامی بدەم من دەمەوێت وەلامت بدمەوە کاکە ئیشێ تورکە بە ئەنە کەسە تەواو بۆیە ئەنە کەسە هیچ ئەوەکی نییە بۆیە ئێستا نە داواکاریەکی هەیە و نە هیچی بووە و نە پێشتریش ئافرین داگیر کرا ئەنە کەسە بەشێک و لەوانە سەرێکانیە و گرسپی داگیر کران بەشێک و لەوانە ئەو هەموو قاتیامانە کە ڕۆژانە دەکرێن پەلەمەرانە کە دەکرێن ڕۆژانە ئەنە کەسە بەشێک و لەوانە ئەمە تورکیا پێ ئیزعاج نەدبوو بەڵام ئێستا وەزاکی ترە ئیشی بە ئەنە کەسە نەما ئێستا دەیەوێت پێدە و
بابلين إدارة سربخوي روجاويش وكو أنا كسر ليبي يعني ببدأ بشك لو أو كتركيا ديوي يعني ريك بين بيك بين لقال دمشق تشيك داينن و يعني ام بروسه زیاتر پەیوەندی بەڕێز مەسعود زۆر بە کورتی ئەم تێگەیشتنە تورکیا ئەم ویستە تورکیا لە ڕۆژاوای کوردستان سەرەگرێ یان بۆی ناچێتە سەر بە فۆرمی دیکە بە شێوازی دیکە ڕۆژاوای کوردستان هەسەدە خۆسەر لە چوارچەوەی پرۆسە سەربازی و سیاسیەکەی شام و دیمەشق و سووریای نوێیە بەشداریەکەن یەکەم دو ڕۆژ پێشێستا دو ڕۆژ سێ ڕۆژ پێشێستا موراد قرای لەن قسەی کرد بۆ کەناڵێکی لە نزیک خۆیان هەر سەبارەت بەم پرسیارە بۆ ئایا عەبدوڵای ئۆجەلان چاوەڕێ دەکرا عەلە ئەساس لە 15 ئەم مانگە کەواتە لە سالیادێ ئەو وەختە کە عەبدوڵای ئۆجەلان لە کێنیا هێنرا بۆ تورکیا لەو ساڵ ڕۆژێ هاتنەکەی بۆ تورکیا عەبدوڵای ئۆجەلان ئەم پەیامە بنێرە بڵێ تەسەور دەکرێت بڵێ چێکدان و ئەوەنە موراد قەرایلان سێ ڕۆژ دو ڕۆژ سێ ڕۆژ پێشێستا وتی من وەکو فەرماندەیەکی گێریلا چۆن بتوانم بە گێریلا بڵێ چەکتان داینن کە 200 متر لەولاتر جاندرمای تورکی لێە ئەو مەبەستی ماسی قاندیل و زاپ و ئاوەشین و ئەو ناوچانایی کرد من چۆن داوایان لێ بکەم چێک داینن کە ژاندرمە لەوێ 200 متر بەیمانە چاوەڕێکە قسەی بۆ ڕۆژاوای کوردستانیش ڕاستە ئەمە سەبارەت بە پەکێکە بەڵام ئەوەی پێدە ئەوەی ڕۆژەوە ئەوە شتێکی بەیەکجاری جیاوازترە لەوەی پەکێکە چونکە یەکەم باشە ئەو چەکانە کە ئێستا لە دەست پێدە هەیە لەکوێوە هاتوون ئەو شەکانە ئەمریکان هێزە هاوپەیمانەکان وە کی پێدەی پەروەردەکرد هەسەدەی پەروەردەکرد ئەمریکا و هێزە هاوپەیمانەکان ئەمریکا و هێزە هاوپەیمانەکان و ساویلکەن پێدە یاخود بەڕێز جەنەرال مازلوم عەبدی سبێ بڵێ وەڵێن ئێمە چەکەکانمان تەسلیمی هەتەشای تێرۆریست دکن ئەمریکاش بڵێ باشە کێشەمان نییە کێفی خۆتەنە شتێوە نییە پەیوەندیە کە دروست بیە لە نێوان کورد و ڕۆژەوەدا تازە لە دوای هاتنێ ترامپ ئەگەر ئەمریکاش بکشێتەوە من دڵنیام فەرەنسا ناکشێتەوە ئالمانیا ناکشێتەوە کەیسی کورد مادەم ترامپ ئەگەر سەربازەکانیش بکشێتەوە کەسی کورد لای ڕۆژەوە و لای وڵاتەکەن کۆتایی نای سپاس دەکەم مەسعود زیلان و سەر و ڕۆژنامەنووس لە کۆپناگنی دانیمارکەوە گەلێک سپاس هەڤاڵ ڕەشاد سلێمان